میهرەبان ئەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکە لە کەرکووک هیئەتی نووسرانی جینۆسایدی کوردستان دامەزرا و بە دەنگدان دەستەی بەڕێوەبردن هەڵبژێرا ئامانج لە دروستکردنی ئەم یەکێتیە چیەوە تا چەند دەتوانێت خزمەت بە پرسی جینۆساید و هەروەها ناساندنی جینۆسایدی کوردستان بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بناسێنێت لەم بارەیەوە گفتوگۆ ئەکەین لەبارەی دامەزراندنی یەکێتی نووسرانی جینۆسایدی کوردستان هەر بۆ مەبەستە لە ستۆدیۆکانمان لە کەرکووک میوانداری بەڕێز هێمن حەسیب ئەندامی دەستەی بەڕێوەبردنی یەکێتیەکەمان کردووە. کاکێ من سڵاوت لێبێ، سوپاس بۆ تۆ کە ئەم بەیانیە لەگەڵمانیت. کاکێ من ئەمەوێ باس لەوە بکەیت چۆن هەنگاونرا بیرۆکەی دروستکردنی ئەم یەکێتی یاخود ئەم ڕێکخراوە چی بوو بۆمان باسکە و چۆن گەیشتن بەم قۆناغە. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەوە، زۆر سپاس بۆ هەموو لایەک. دیارە ئەم بیرۆکەی دامەزراندنی یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان چەند بیرۆکەکە گەڕێتەوە بۆ چەند ساڵێک پێش. ئێستا چەند هاوڕێک لە هەولێر و سلێمانی و کەرکووک ئەم بیرۆکەیان تاوتوێ کردبوو، یەک دوو کۆبنەوەیەکی هاوڕێیانیان بەستە بوو بۆی کە بتوانن لیژنەیەک پێک بێن و ئەم کارانە بکەن. بەڵام دیارە بەهۆی بارودۆخی ئەو کاتەوە هەم نەتوانراوە هەنگاوەکانمە پێویست بچێتە پێشەوە. ئەم بیرۆکەیەما بووە ئەم ساڵ جارێکی تر سەری هەڵدایەوەوە سێ هاوڕێ لە کەرکووک و هەولێر هاتنە کەرکووک کۆبووینەوە لە سیانزەی شەش وە تاوتوی ئەو بیرۆکەیەمان کردووە. لەوێەوە بەرنامەی عەمەلێکماندانا کە چۆن ئەم بازنەیە فراوان بکەینەوە و هەنگاو بنین بەرەو ئەوەی کە وردە وردە هەموو نووسەرەکان کۆ بکەینەوە لە چوارچێوەیەکدا. لە سیانزەی شەشەوە دەست کرا بە کارکردن لەم بەرنمەیەوە گروپی بابڵێن لە بابڵێن ئەپلیکیشنەکانی کۆمەڵایەتی یا گروپ دروست کراوە، نووسەرەکان زیاد کراوە لەناو ئەو گروپانەدا تاوتوێ بیرۆکەکە کراوە، کار لەسەر ئەوە کرایەوە کە لیستێک ئامادەکرێت ناوی هەموو ئەو نووسەرانە کۆ بکرێتەوە و تاوتوێ ناوی ڕێکخراوەکە کراوە لۆگۆکەی چۆن بێ. ئەمە ئیجماعی ئەوەیە کە تاگەیشتنە ئەوەی کە بۆ ئەوەی ئەم ڕێکخراوە ڕێچکەیەکی یاسایی و ڕێچکەیەکی یاسایی لە ڕووی معنەوی وەرگێ پێویستی بەوەیە کۆنفرانسێکی دامەزراندن بکە بە ئامادەبوونی نووسەرانی ئەو بوارە و دەستەیەک هەڵبژێردرێەوە ئەم دەستەرەیە ئیتر کارەکانی تر بە پێی ڕێکار و ڕێکارە یاسایەکانی هەرێمی کوردستان تەواو بکە لە ڕووی بارگا و مۆڵەت و ئامادەسازیەکانی تر. طبعاً ئامانج لەم یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان تەوان دیارە پێشتر لە کاتیەوەی پێش کۆنگرەیە ناوەکە بەو شێوە بۆ کە یەکێتی نووسەرانی جینۆساید و ئەنفال، بەڵام لە کۆنگرەیە کە بەرزترین دەسەڵاتە ناوەکەی گۆڕدرا بۆ ئەم ناوەی ئێستا یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان. ئامانج لەم یەکێتی ئەوەیە تا ئێستا لە دوای ساڵی 91ەوە هەموو ئەو هەوڵانەی دراون لە بواری کۆکردنەوەی و دۆکۆمنتەکان و زانیاریەکان لەبارەی تاوانەکانی جینۆساید و نووسینەوەی هەموو ئەو نووسینانە با بڵێن بە پێزانەی هەیە هەمووی هەوڵی شخصی و فەردی و تاکە کەسی بووە و خەمخۆری کۆمەڵێ نووسەر بووە لەو بوارە تا گەیشتووەتە ئێرە. ئێستا بەدواوە با بڵێن بوارەکە پێویستی بۆەیە کە کارەکان بەرەو کاری دەستە جەمعی بڕۆن و هەموو ئەم نووسرانە لە چوارچێوەیەکی یاسایە کۆ ببنەوە کارەکانیان بکەن، هەنگاوەکانیان بکەن هەنگاوێکی دەستە جەمعی و پەرە بە نووسین لەم بوارە بدرێ بەرەو بابەتی زیاتر توێژینەوەی زانستی و ئەکادمی و لەم ڕێگایەوە ئێمە بتوانین بۆ جیهانی دەرەوە ئەم دۆسیانەی جینۆسایدی گەلی کوردستان بناسێن. بۆ خۆتان دەزانن زیاتر بابەتی توێژینەوە و زانستیوانە هەر کارێک کە کاتێک بووە گروپکاری و دەستە جەمعی کاریگەری باشتری دەبێت. باشە کاگێ من هەڵبەتە یەکێک لە ئامانجەکانی ئێوە کارکردنا لە بواری نووسین و جینۆسایدی ئەنفالی کورد چۆن هەنگاو بۆ ئەم کارە ئەنێن؟ بەڵێ دەستان خۆش بێ. دیارە یەکەم هەنگاوی ئێمە ئەوەیە کە گفتوگۆ لەگەڵ پەرلەمانی کوردستانە بکەین کە بە با بڵێن یاسایەک دەربکرێ کە هەموو جۆرە نکۆڵیکردنێک لە تاوانەکانی جینۆساید بە تاوان ئەژمار بکرێ. ئەمە خاڵێکی تر. خاڵی یەکەم. خاڵێکی تر ئەوەیە ئێمە لەگەڵ دامودەستگاکانی حکوومەتدا گفتوگۆ بکەین و کار بکەین لەسەر ئەوەی کە کۆنفرانسێکی ساڵانە بە بەردەوام هەموو ساڵێک لە کات و با بڵێن مانگ و ڕۆژێکی دیاریکراوە
ساز بکرێ بە و ئەم کۆنفرانسە تەنها ناوخۆی نەبێ ڕاستە لە کوردستان ساز بدێ بەڵام کۆنفرانسێکی نێودەوڵەتی بێ کە میوان لەسەر جەموڵاتانی عەرەبی و ئەوروپی و ئەمریکی و بانگێشی ئەم کۆنفرانسە بکەین و لەوێدا بابەتی توێژینەوە و دۆکۆمنت و ئەو شتانە بکرێت و ئەمە ساڵانە دووبارە بکرێتەوە وەکەوەی چۆن لە ئەرمینیا هەیە و باس لە سەبارەت بە جینۆسایدی ئەرمەنەکان لە وڵاتە ساز دەکرێت. کاکێ من خاڵێکی ئەم بابەتە ئەوەیە کە ئێمە بتوانین بەشێکی زۆری ئەو کتێب و نووسینانەی هەیە. بەڵێ فەرمو کاکێ من فەرمو ببوورە. کاکێ من پێوەەر چیە بۆ ئەو کسانی کە ئەندامەوەی کە ئێمە هەنگاوەکانمان لەسەر ئەوە بێ سەرجەم ئەو بەڵێ کاکێ من پێوەەر چێ بۆ ئەو کەسانی کە ئەندامن لە یەکێتەکە بە پێی چ پێوەرێک ئەوانە مافی ئەندامبوونیان هەیە لە یەکێتەکە و لەم یەکێتیە ڕەنگی جیاوازێ یاخود سەردەم ئەوانی کە ئەندامن کوردن. بەڵێ ئەمەیە خاڵێکی ئیزافەکەم کە ئێمە بۆ بە پرسیارەکەی پێشوت کە ئێمە کارەکەین لەسەرەوەی کە بەشێکی باشی ئەو نووسینانەی کە هەبێت لە ئایندەدا ئەم با بڵێن یەکێتیە بتوانێت وەریگەڕێتە سەر زمانە بیانیەکان چکم ئێمە بەشی زۆری نووسینەکانمان بە زمانی کوردیە کەمێکی وەرگێڕاوەتە سەر زمانی ئینگلیزی و عەرەبی سەبارەت بە پێوەرەکانی ئەندامبوون لەم ڕێکخراوە تەمەن ئەو دەستەی دامەزرێنەرەی کە ماوەی 5 مانگە لە 13 تا ئێستا کارەکانی کرد بۆ ئەستۆ کۆمەڵێ پێوەری دانابوو پێوەرەکان ئەوە بوو کە ئەو نووسەرە کتێبێکی هەبێ لە بواری ئەنفالدا یاخود نامەی ماجستێر و دکتۆراکەی لە بواری جینۆسایدا بێت یاخود سەرنووسەر و گۆڤار و ڕۆژنامەیەکی تایبەت بۆ بوارە بێ یاخود وەرگێڕانی کردی بێ مەسەن بابەتێکی جینۆسایدی گەلی کوردستانی وەرگێڕاوێتە سەر زمانی عەرەبی و ئینگلیزی طبعا دیارە لەبەرەوەی لە کۆنگرەیە مشتومڕێکی زۆر هەبوو لەسەر شێوازی لۆگۆ و با بڵێن ناوەکە دواتر دەرفەتێکی کەم مابووەوە بۆ هین بۆیە کۆنگرە بە ئیجماع لیژنەیەکی هەڵبژار و ئەو لیژنەی تەخویل کرد کە با بڵێن پەیڕە و پۆڕۆگرامەکە پێداچوونەوەی پیا بکرێت و هەموو سەلاحێتێکی دا بەو لیژنەیەوە ئەو لیژنەیە لەم 1-2 ڕۆژە کۆ بێتەوە ئەگەر گۆڕانکاریەک ڕوو بدات ئەوەیە بەڵام تا ئەم چرکە ساتە ینی ئەو پێوەرەکەی بوو و ئەم با بڵێن یەکێتیە لە ڕووی پێکهاتەی نەتەوەی یاخود ئاینی ئەوانەوە هەموو جۆرە ڕەنگێکی تایە ڕاستە لە قۆناغی ئێستایا ڕەنگە بەس کورد بێ بەڵام ئێمە لە برایانی مەسیحی لە دهۆک لە پرۆسەی ئەنفالدا خەڵکیان تیادا ئەنفال کراوە و لە ڕووی ئاینیەوە برایانی ئێزیدی با بڵێن ڕوبەڕووی جینۆساید بوونەتەوە تەمسیلیان هەبووەوە چەند برادێکیان کە نووسەری دیارن لە ئەوروپاوە بە شێوازی ئۆنلاین لە کۆنفرانسەکە بەشدار بوون و ئەم یەکێتیە تەنها بۆ کورد نییە هەموو ئەو گەل و پێکاتانەی لەسەر خاکی هەرێمی کوردستان ڕوبەڕووی جینۆساید بوونەتەوە ئەم یەکێتیە دەیگرێتە خۆی. باشە کاگێ من هەڵبەتێکێکی دیکە لە ئامانجەکانی ئێوە لە یەکێتی نووسەرانی کورد ناساندنی جینۆسایدی کووردە بە شێوەیەکی جیهانی چۆن کار لەسەر ئەمە دەکەن جینۆسایدی کورد بەرجیهان دەناسێنن هەروەها لە ناوەندە ئەکادیمیەکان نێودەوڵەتیەکان کاری لەسەر دەکەن. بەڵێ دیارە پرۆسەی ناساندنی بەجیهانی ناساندنی دۆسیەکانی جینۆسایدی گەلی کورد پرۆسەیەکی زۆر گرنگە لەگەڵەوەشدا پرۆسەیەکی زۆر قورسە ئەمە ینی بەر لە هەموو شتێک پێویستی بۆی لە ڕووی سیاسی و لۆبیەکی بەهێزی بۆ دروست بکرێەوە دواتریش لە ناو توێ خەڵکە ئەکادیمیستەکانی ئەو وڵاتانەیە جارێکی تر لۆبی بۆ دروست کرێ ئەوەی کە ڕەنگە پەیوەست بێ بەم بە یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان ئەوەیە کە بتوانێت ئەو توێژینەوە زانستیانە یاخود ئەو کتێبە بە پێزانی کە لەم بوارەدا هەیە با بڵێن وەرگێڕێتە سەر زمانەکانی ئینگلیزی و عەرەبی و هەر زمانێکی تر بۆی ئەو نووسەر توێژارانە ئاشنا بکەوە هاوکات باسکردنی ئەو کۆنفرانسە نێودەوڵەتی باسمان کرد کە کاتێ بانگشتی و میوانانەکەی بێنە ئێرە هەم لێرە بێەوە هەم کاتە توانین سەردانی ناوچەکانیان پێ بکەی بۆی ئاشنایەتیان هەبێ لەبارە ئەم هەنگاوانە هەنگاوە زانستیەکانێکی لەڕەوە سیاسەکەی و پێویستی بە هەوڵی پەرلەمان و حکوومەتەیە بۆی بتوانن لە ناوەندەکانی ئەو وڵاتانەیە با بڵێن ناوەندە سیاسەیە لۆبی بۆ دروستکەن بەڵام بێگومان کە کاتێک تۆ ئەکادیمیست و نووسەرانی ئەو وڵاتانە ئاشنا
ئەکەیت بەم قەزەی خۆت ئەوانیش کاریگەری لەسەر وڵاتانی خۆیان دروست دەکەن و ئەمی جۆرێکی ترە لە لۆبی سیاسی. بەڵێ کاکێ من یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان لەلایەن کێوە دەعمەکرێت لە ڕووی مادیەوە ئەم یەکێتێ چۆن هاوکاری ئەکرێت؟ بەڵێ دیارە ئەم یەکێتیەکی تاو سەربەخۆ بێلایەنە لە ڕووی معنێویەوە و ئەم یەکێتیە هاوشێوەی سندیکای ڕۆژنامە نووسان یاخود یەکێتی نووسەرانی کورد یا سندیکای هونەرمەندان ڕێکخراوێکی باڵێ نیمچە پیشەیە کە ڕەبتی بە هیچ لایەنێکی سیاسی و حیزبیەوە نیە ڕاستە هەموو ڕەنگ و ئاراستە حیزبیەکانی تایە لە ڕووی ئەوەی کە نووسەرێکە بەڵامی تیبایەکی سیاسیە بەڵام هیچ شتێکی نییە کارەکان ئەوەیە کە لەگەڵ حکوومەتی هەرێما گفتوگۆ بکرێت بۆ ئەوەی باڵێن بودجە و خەرجیەکانی ئەم ڕێکخراوە ئەوەی کە بۆ پێویستی ڕۆژانەیە دابین بکە هەرچی پرۆژەکارەکانی ترێتی بە شێوەی پرۆژەکاری واتە گە تۆ کۆنفرانس دەبوو پارەی خەرجی کۆنفرانسی بۆ دابینکە یا هەنگاوێکی تر بەڵام خەرجیەکی کەمیش کە ئیدارەی ڕۆژانەی کارەکانی خۆی پێکدا و ئەوە ئێمە لە یەک دوو هەفتەی داهاتوودا لەگەڵ پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێم وانشە دائانیشین و گفتوگۆکەین و ئەو داواکاریانەی شەخینە بەردەستیان. باشە کاگە من یەکێکی دیکە لە کارەکانی ئێوە با بڵێن ئەرشیفکردنی بەڵگەنامەکانە تایبەت بە جینۆسایدی کورد ئەو بەڵگەنامانەی کەوا ئێوە دەتانەوێت ئەرشیفی بکەن تا چەندە بەڵگەنامەی باش و بەپێزەیە هەروەها سەرچاوی کارەکانتان بۆ نووسینەوەی جینۆساید دەروەها وەرگێڕان با بڵێن لە بواری جینۆسایدی کووردا هیچ بابەتێکی هێندە بەپێز لە توێژینەوە لە نووسینی کوتێب لە بەردەستایە تایەوە کارەکان بۆ ئێوە ئاسانتر بکات؟ بەڵێ دیارە ئەم ڕێکخراوە سەرەتایە دامەزراوە دوو ڕۆژ سێ ڕۆژە کۆنگرەی دامەزراندنی کردەوە ئەو دەستەیەش کە هەڵبژێردراوە بۆم قۆناغی بێتەوە ئەرکیان قورستر دەبێ وەک لە دەستی دامەزرێنێت لەبەرەوەی دەبێ با بڵێن کارنامەی کارەکان بە شێوەیەکدا ڕێژنەوە چۆن هەنگاوەکانیان بگرنە بەرەوە چۆن ئەو ڕاستپاردانەی لە کۆنگرە خراوەتە ئەستۆیان بە جوانی بەڕێوەی بنوە یەکی لەو بابەتانە بابەتی بە دۆکۆمنتکردنی با بڵێن بەڵگەنامەکانە تەواو ئەم بەڵگەنامانە کە لە دوای ساڵی 91ەوە کەوتۆتە دەستکورد بە شێوەیەکی پەرش و بڵاو دامەزراوەیەکی حکومی نەبووە هەمووی لە چوارچێوەیەکی یاسا چوارچێوەیەکا کۆ بکاتەوە طبعاً ئەمە کات و قۆناغیەوە ڕەنگە بە ساڵ و دوو ساڵیش نەیاتە دەست بەڵام یەکێک لەو هەنگاوانەی کە ئێمە تومۆحمان هەیە لە مێکێتیەوەیە بتوانین با بڵێن کتێبخانەیەکی ئلکترۆنی دروستکەین تایبەت بۆ کتێبانی کە لە بواری جینۆساید لە نەگنەوەتوێ چکم لە هەشتا و نوش کتێب هەیە لەو بوارە نووسراوە لە شاخەوە هەموو ئەمانە لە سایتێکی ئلکترۆنیا بە ناوی کتێبخانەی ئەلکترۆنی تایبەت بە جینۆساید دروستکەین بۆ ئێمە لە ڕووی کتێبەکانەوە بابەتی نووسین و ئەوانە ئەکەوێتە سەر با بڵێن نووسەرەکان خوانووسێ بەڵام ئێمە دەبێ زمینەی هاندانێکی وا بڕەخسێنین کە نووسینەکان بە پێز بێەوە نووسینەکان بەرەو زانستی و ئەکادمی زیاتر بڕۆن. بەڵێ کاکێ من حەسیب ئەندامی دەسێ بەڕێوەبردننی یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان و سوپاس بۆ تۆکان بەیانیە لەگەڵمان بوویت.